پاش چەند مانگێکی تر لە سنووری پارێزگای سلێمانی دروستکردنی یەکێک لە بەنداوە گرنگەکانی هەرێمی کوردستان کۆتایی بە کارەکانی دێت. لە دوای بەنداوی دووکان و دەربەندیخانیش دەبێتە سێمین بەنداوی گەورەی ئەو پارێزگایە، ئەویش بەنداوی دێوانەیە. بەنداوەکە دەکەوێتە باشووری قەزای دەربەندیخان و لە ساڵی 2011ەوە دەستکراو بە دروستکردنی و ماوەی چەند ساڵێک کاری تێدا کراو. دواتر قەیرانی دارایی بووە بربەستێکی گەورە لە بەردەم دروستکردنی بەنداوەکە. دەچینە ناو پڕۆژەکە و دەمانوێ بزانین قۆناغەکانی کارکردن لە بەنداوەکە بەکوێ گەیشتووە و کێشە و گرفتەکان لە بەردەم کۆمپانیای جێبەجێکاری پڕۆژەکەش چییە؟ سپاس بەخوا لە هەوڵ و ماندووبوونێکی زۆرین بە 24 کاتژمێری کار دەکەین. بەنداوەکە تقریبن لە 175 بۆ 80 تەواو بووە. تەمەناکەین ئینشاءڵڵا لە 3 مانگ بۆ 4 مانگی داهاتوو پرۆژەکە تەواوکەین. لە هەموو بەشەکانی بەنداوەکە کارەکەین، بەشی کۆنکریت، بەشی شێڵ، کلێ، فلتەرین، هەموو بەشەکان ئیشەکەین. پردەکەوا لە پشتانۆی بینێن کارەکەین. لە ڕووی ئەندازێ و تۆکمەی و بەنداوەکە و هەموو شتەکان زۆر بەباشی دەڕاتە پێشەوە و زۆر سپاسی حکومەت دەکەین و بە تایبەتی جەنابی کاقوبا کە زۆر هاوکارمانوە بەڕاستی. ئاوێکی پاک و ڕوون لە بنمیچی کانی و کارێز و قەتپاڵی چیاکانی ناوچەی قەرەداغەوە هەڵدەقوڵێت و لە چەمی دێوانەوە گوزەر دەکات بۆ ناو ڕووباری سیروان. ئەمە شادەماری پرۆژەکەیە و دەتوانرێت خواستی دانیشتوانی ناوچەکەی پێ جێبەجێ بکرێت لە ڕووی دابینکردنی ئاوی خواردنەوە و سامانی ماسی و کشت و کاڵ و ئاژەڵداری و زیادکردنی ئاوی ژێرزەوی و گەشتیاری و ژینگە. دیاران بەنداوە لە چەندین ڕۆ ئیجابەتی هەیە بۆ قەزای دەربەنیخان، هەر لە ڕووی گەشتیاری و لە ڕووی سامانی ماسی و لە ڕووی کشت و کاڵ و ئاودێری و گلدانەوەی ئاوی ژێرزەوی و بە تەواوکردنی ئەم بەنداوە لە قەزای دەربەنیخان لە چەندین ڕۆوە ئیجابەتی هەبێت بۆ قەزای دەربەنیخان. بەنداوی دێوانە توانای گلدانەوەی 210 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و بەرزی بەنداوەکە 42 مەترە و پانێکەشی 260 مەتر دەبێت. بڕی 24 ملیار دینار تێچووی پڕۆژەکەی و لە ئێستاشدا نزیکەی 80% کارەکانی کۆتایی پێهاتووە و بڕیارە مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵیش پڕۆژەکە تەواو بکرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.